سەرنجدانێکی گشتی ڕوکنی یەکەمی ئیسلامەکە کە شایەتمانەوە بە دوواداچوونێکی فکریانەی ئەم شایەتمانە ئەوە ڕوونەکاتەوە کە هەر کەسێک توێژینەوەیەکی سەرەتایی لەسەر شایەتمانەکە لا إله إلا الله محەممەد رەسوول الله هەبێ ئەوەی بۆ ئەبێتە بەڵگەنەویست کە شایەتمان یعنی بڕیاردان لەسەر ئەوەی کە خوای گەورە تاک و تەنهایە لە هەموو صیفەتێکی خوایەتیە بە هیچ کلۆجێک بە هیچ ڕادە و بڕێک هیچ مەخلووقێک لە هیچ بوار و صیفەتێکە بە هیچ ڕادەیەک بە هیچ چۆنێتیەک بە هیچ شێوازێک هاوبەشی ئەو خوای پەروەردگارە نییە کە خوای گەردوونە خوای وجودە کاریگەرە کارجێڕێتی پەروەردگارێتی ژێنەرێتی مرێنەرێتی یەکەمین صیفەتی خوایەتیش مافی حاکمەتی و دەسەڵاتە کە بوارێکی مافی یاساداڕشتنە بۆ عەبدەکانی مافی خوای تاک و تەنهایە کە هەر ئەو بۆی هەیە بەرنامەی ژیانی مرۆڤایەتی داڕێژێ هەر خوای پەروەردگارە کە زەمی کافرەکانی کردووە بەوەی کە شەریکیان بۆ خوا بڕیارداوە لە یاسادانانەوەکو لە 21 شورایە فەرمێ ئەم لەهم شورەکاء شەرعوا لەهم من الدین ما لم يأذن به الله لە حکمکردنی شارڕێگا بە هیچ کەسێک ناداوە فەرمێ ولا يشرك في حكمه أحدا کەوابوو ئەمانە مافی خوای پەروەردگارن و هەر کەسێکیش لەو شایەتمانە تێگەیشت بێ ئەبێ لەوەش تێبگا ئەو کەسەی تێی نەگەیشتوە و نایەوێت تێی بگا یان ئەیەوێ مسلمانان چەواشە بکە وا بزانێت کە شەریعەتەکەی ئەو دەستوری کوردستان دەستورێکی ئیسلامیە ئەوە چەواشەکردن و بەڕاستی فریودانی خەڵکیە و ڕەواج پێدانی کوفرێکی بەواحە کە بۆمان دەرکەوتووە بە دەلیلی شەرعی سەلماندوومە مافی خوای تاک و تەنها ئەوەیە کە هەر ئەو بۆی هەیە بەرنامەی ژیانی مرۆڤایەتی داڕێژێ چونکە تەنها ئەو خۆی مرۆڤی خەلق کردووە و بڕیاری لا إله إلا الله کەش هەر بەدەست ئەوە و هەر کەسێکیش بڕیاری لا إله إلا الله کە نەهێنێتە دی ئەوە نەسەلمێنێت و نەیچەسپێنێت یا پیادەی نەکە یا ئیعترافی پێ نەکە بەوەی کە خوای تاک و پاک مافی دیاریکردنی ئەو بەرنامە و دید و ڕێبازەی هەیە کە ئەبێ ژیانی مرۆڤایەتی لەسەردا بمەزرێ ئەوە بەڕاستی مسلمان نییە و مسلمان نەماوە ئەم مافە مافی خوای پەروەردگارە و بەس ئەم صیفەتی حاکمێتیە کە ماف و صیفەتی خوای گەورەیە بەوە دێتە دی کە دینەکەی ئەو بوو بێتە بەرنامەی ژیانی مرۆڤایەتیەکە دینەکەی ئەو لە واقعی ژیانە سەلمێنرابێت و چەسپێنرابێت دینەکەی ئەو بوو بێ بە بەرنامەی خەباتکردن نەک بەرنامەی حیزبێکی عەلمانی دینەکەی ئەو بوو بێ بە سەرچاوەی یاسا و ڕێسادانان هەر کەسێک ئەو مافە بدا بەخۆی کە بۆی هەیە دید و بەرنامە و ڕێباز بۆ کۆمەڵێک لە ئینسانەکاندا ڕێژێ ئەوە خۆی لەوان کردوتە خوا صیفەتی حاکمەتی خوای گەورەشی بۆ خۆی زەوت کردووە هەر کەسێکیش اعتراف بەو دید و بەرنامە و ڕێبازەی ئەو بکە ئەوە بۆتە عەبدی ئەوی کردووە بە خوای خۆی چونکە ڕاشکاوترین مافی خوایەتی داوە بەو کەسە و خۆی کەوتۆتە بەردەستی کە حاکمێتێکێ واتە بڕیاری محەممەد ڕەسوول الله کەشی هەر تەسلیم بەو کردووە بڕیاری لا إله إلا الله کەشی هەر تەسلیم بەو کردو بڕیاری لا إله إلا الله کە کە خوای پەروەردگار پەرستنەکان بۆ ئەو ئەنجامەدرێن پەرستنەکانیش تەنها نوێژ نین وەرگرتنی شەریعەتەکەی خوای پەروەردگار وەکو وەرگرتنی شێوازی عیبادەتکردنەکەی وایە ئێمە شرکمان لە چیا لا دروستە بێ لە تەسەووری اعتیقادی دید و تێڕوانین و بۆچوون یان لە شەعائری تەعەبودی لە دروشمەکانی پەرستن بە دڵەکرێن یان بە زمانیان بەکردەوە و هەروەها لە یاسا و ڕێساداڕشتن یاسا و ڕێساداڕشتنیش بوارێکی تری تەوحید و شرکە هەر کەسێک کە پێی وابێ بۆی هەیە خۆی یان یەکێکی تر یاسا و ڕێسا مخالیف بە شەریعەتی ئیسلام داڕێژێ ئەوە خۆی لەو خەڵکە کردووە بەخوا و هەرچی کەسێکیش بەو یاسا و ڕێسایانە ڕازی بێ ئەوە بە تەئکید خۆی عبودیەتی بۆ ئەو کەسە بڕیاردا ئێوەژەی بینن تەنانەت خودی عیبادەتە کەش نوێشکردنەکەیان بۆ سیارەی مەسعود بەرزانی و کوڕی بەرزانی و ئاڵای بەرزانی و ئاڵای تاڵەبانی و ئاڵای نەوشیرۆ مستەفا و گۆڕان کردو خەڵکێک سوژدەی بۆ بە سوژدە گومانی تیانێ کە عیبادەتەکان بۆ غەیری خوای گەورە ئەکرن ئەوە بە سەبەبی ئەو خواپەرستیە کە لایان داوە و بەرزانی پەرستنیان هێناوەتە پێش لەبەرەوە ئەم خەڵکە مسلمانەی ئێمە پێویستە لا بکەنەوە بەلای ئەوە کە تێبگەندەوەی کە یەکەم بڕیاری لا إله إلا الله ئەوەیە کە دەسەڵاتی سەروەرێتی باڵاواتە دەسەڵاتی باڵای وڵات ئەبێ بەدەست شەریعەتەکەی ئیسلامەوە بێ و نابێ هیچ کەس
هیچ کەس هەرچەندە سەڵاتی هەبێ یەک بڕگە قانون چاپ بکە دەریکە بەرامبەر بە پێچەوانەی شریعەتی خوای پەروەردگار بێ حتمما مشریک دەرەچێت کافر دەرەچێت و لە دینی ئیسلامە چێتە دەرەوە. چاویشتان لەو مەلایەنە نەبێت کە هەمووی غەبغەبەیان داکەوتووە و لەگەڵ ئیعلامیە سەرخۆشەکانە هەمویان مەدحەکەن و ئایەت و حەدیث دێنەوە یاڵنەوە تا مسلمانەوە ها ئەبینی نوێژەکە نوێشکردنەکە هیچ قیمەتێکی نابێت لەگەڵ ئەوەیە کەشان بدە لەو منزیلەی خوای پەروەردگار و خۆی بهێنێتە ڕیزی خوای گەورە بڵێ منیش تەشریعدا ئەنێ منیش لە خوا باشترە زانم خوای گەورە بڕیاری داوە دەستی دەست ببڕێ من بەڕەحمترم من 7 ساڵ سجنی بۆ بڕمەوە بەس. بڕیاری محەممەد ڕەسوول الله کە شەرەوە سەلمێنێ کە ئەم دینە ئەبێ ببێتە دید و بەرنامە و ڕێبازی ئەم خەڵکە بەوەحی لە خوای گەورەوە بۆ پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەم پێغەمبەرە نازدارەش عەلەیهی سەڵات وەسەلام ئەمیندارە وەحیەکەی وەرگرتووە کردوێتی بە بەرنامە و ڕێبازی پەروەردەبوون و کۆمەڵکاری و پێکەوەنانی کۆمەڵگە و دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی و یاسا و ڕێسادەرکردن لە مەدینە هەر ئەم دینە بووە کە ئەو تاکە بەرنامەیە بووە کە ئەبێ ئێمەش پێوەی پابند بین و هەموو لایەنێکی ژیانی مرۆڤایەتی بە پێی ئاراستەی ئەو دابڕێژین و هەرچی کەسێکیش کە ئەمەی نەکرد حتمما ئەچێتە ڕیزی مشریک و کافرانە.